ئێستا بۆ جیهانبوون بۆتەوە مەترسی ئیسلامی ڕادیکاڵ هاوشەوەی دەوڵەتی ئیسلامی تەنها لە ناوچەیەکی جوگرافیا نامێنێتەوە مەترسیەکان زیاترە بەتایبەت لەو دەمەی داعش دەیەوێت فکرەکەی لەنەوەی نوێ بگەێنێت نیاز سەعید شارەزاد لە ئیسلامی ڕادیکاڵ لە هەرێمی کوردستان لای وایە ئەوەی داعش دەستی داوەتێ لەوانی تر ناچێت ئەو فۆرمەی کە داعش وەکو ڕێکخراوێکی سەلەفی جیهادی توندڕە و هەیەی بۆ بانگەوازکردن بۆ ئاینی ئیسلام دیارە یعنی فۆرمێک هەیە تەکستێکە بە زۆری گەنج و هەرزەکار ئەتوانێت ئەو پرۆژە ئایدۆلۆجیە وەربگرێت و جێبەجێ بکات و باوەڕی پێبێنێت دیارە ئەوەش ئەگەرێتەوە بۆ چەند فاکتەرێک زۆری ئەو گەنجانە کەم ئەزمونن لە ژیانە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان لەناو خێزان و لەناو کۆمەلگایان نییە تەمەنیان کەمە ئاستی هوشیاریان نزمە تێگەشتن و زانیاری ئاینیان زۆر کەمە لە هەمان کاتیشا ئەو هەرزەکار و لاوانە ڕادیکاڵن باوەڕیان بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە باوەڕیان بە بەکارهێنانی زەبر و هێز و توموتیژی هەیە مزگەوت لە هەر کوێیەک دروست ببێت مەبەستی ئاشتەوایی و شوێنی خوداپەرستیە بەڵام لەوەتەی بەرگی سیاسی بەبەرداکراوە هەندێک لە شوێنە ئاینیەکان پەیامی تر دەگەێنن ئەوە تا یەکەم پەیامی خەلیفەی دەوڵەتی ئیسلامی ئەبوبەکری بەغدادی لە یەکێ لە مزگەوتەکانی نینەوادا بوو Corruption takes over everywhere, brother. برادر خراپبەکارهێنانی شتەکان ڕووی کردوتە هەموو جێگایەک دەستیان بەسەر قوتابخانەکاندا گرتووە و شتی خراپ فێر دەکەن دەستیان گرتووە بەسەر رادیۆ تەلەڤیزۆنەکان ئەو پەیامە دەگەێنن کە خۆیان دەیانەوێت دەست بەسەر مینبەردا دەگرن ئەو پەیامی لە مزگەوتەوە بڵاو دەبێتەوە پەیامی ئەوانە ڕوبەڕووبوونەوەکە بۆ خەڵکە کە شتێک دەبیستن کە لەگەڵ قورئان و فەرمودەکانی پێغەمبەر دانایەتەوە دەبێت خۆتی لێ دوور بخەیتەوە لەوەتەی دەوڵەتی ئیسلامی پەنای بردووەتە بەر تۆقاندن و بەکارهێنانی نێوجەوانان و مێرد منداڵ بۆ کارە خۆکوژیەکان ئیتر نازانێت لە ڕووی ئەو ئاینەوە کە ئەوان کردویانتە چاوگی پەیامەکانیان چۆن لەو کردەوانە دەڕوانن ئیمامی مزگەوتی دارالهیجرا جەوهەر عەبدولمالیک لە فاڵسچێرچی ویلایەتی ڤێرجینیا پێی وایە مزگەوتیش وەک هەر شوێنێکی تر بە شێوەیەکی خراپ بەکاردێت Let us be clear. None of this لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەو بۆچوونی ئەو کەسانەیە نەوەکو خوددا با زۆر ڕوون باسی ئەو بکەین هیچ کام لەوانەی دەیکەن پەیوەندی بە پەیامی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە نییە ئەمانە ئەو کەرەستە و میکانیزمانەیە کە خەڵک بەکاردێنن بۆ ئەوەی خۆیان لە بواری ئابووری و سیاسی سوودی لێوەربگرن گلەی زۆر دەکرێت لە زانا ئیسلامیەکانی دنیا نەیانتوانیوە کەلێنەکانی پرسی گەنج لە ئاینەکان بۆ ڕوون بکەنەوە نیاز سەعیدی لێکۆڵەرەوەش ڕای وابوو دیارە ئەو کۆمەڵگایانە لە ڕووی ئاینیەوە داخراون یعنی هیچ ئیجتیهادێکی تازە نییە هیچ لێکدانەوەیەکی تازە نییە هەروەها هیچ پلاتفۆرمێکی تازە نییە لە بەرامبەر پلاتفۆرمی داعش بۆ ئاینی ئیسلام لەوەتەی بیرۆکەی تونڕەوی پەرەی سندووە مێرد منداڵەکان ئەو قوربانیە ئاسانن کەوتونەتە ژێر فریودانی گروپە تیرۆریستەکانەوە یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا